بڕگە و بابەتی جیاوازمان ئامادە کردووە دوو تەوەرمانەیە گفتوگۆی بابەتی ڕۆژی تیاکەین پێیان لێران لە ناوچە جیاوازەکان وەرەگرین. باش ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم یاخود بڵێن لەگەڵ هاوکارم سامان لە شاری تارانەوە ئەەکەم کە بابەتێکی تەواو هەستیار و گرنگە باز لە دابەزینی بەهای تمەنەکەین بەرامبەر بە دۆلار کە ئێمە ئەبینین ڕۆژانە بە شێوەیەکی بەرچاو بەهای تمەن بەرامبەر دۆلار زۆردا ئەبەزێت. باشە ئێمە مەبەستمانە بزانین هۆکاری چییە؟ هۆکاری دابەزینەکەی ئابوووریە بەتەنها یاخود سیاسیشە؟ کاریگەری دابەزینی بەهای تمەن لەسەر ناوخۆی ئێران چۆنە بە تایبەت کاریگەری لەسەر بژێوی هاوڵاتیان؟ باشە من کۆی ئەم بابەتانە لەگەڵ هاوکارم سامان لە شاری تاران ئەنجامەیەم. سامان بەیانیت باش. من مەبەستمە بزانم با سەرەتا لەوە دەست پێ بکەم دابەزینی بەهای تمەن ڕۆژ لە دوای ڕۆژ بەرامبەر بە دۆلار تەنها ئابووریە یاخود سیاسیە؟ ئاکامە سڵاوت لێبێ بەینی تۆ بینەرانمان باش. ڕاستیەکەی ئەوەیە کە بابەتی نرخی دراوی هەر وڵاتێک بابەتێکی ئابووریە بە شێوەیەکی گشتی، بەڵام باشە ئەزانین لە ئێران لەبەر ئەوەی کە بابەتە ئابووریەکە لەژێر کاریگەری کۆمەڵی ڕووداوی سیاسیایە ئەمە وای کردووە کە بەڕاستی نرخی دراوی ئێرانی یا نرخی تمەن ڕۆژانە لەژێر کاریگەری هەواڵە سیاسیەکان هەبێت، چونکە هەواڵە سیاسیەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەریان هەیە لەسەر ئابووری ئێران بەتایبەت کە لەلایەن وڵاتانێکەوە ئەکرێت کە ئەتوانن جونگە ئابوووریەکانی ئێران لە ئاست تەنانەت ناوچەی و نەتەنها جیهانی بەڵکو ناوچەیشە کاریگەریان لەسەر هەبێت و ئاراستەکەی بتوانن گۆڕانکاری تیا بکەن. ئەمە وای کردووە کە بەڕاستی نرخی تمەن بە درێژایی ساڵانی ڕابردوو کە ئابووری ئێران لەژێر گەمارۆیەکی زۆر سەختی توانم بڵێم جیهانیە بووە نەتوانێت بەرگەی ئەو گوشارانە بگرێەوە بەردەوام کاریگەری وەرگردووەوە. تەنانەت سەرۆکی بانکی ناوەندی ئێران لە چەند ڕۆژی ڕابردووە کە بەتایبە دوای ئەوەی کە یاڵەکانی ئینتەرنێت لە ئێران کرایەوە هەفتە ڕابردووە نرخی تمەن دابەزینی بەخۆیەوە بینی باسی لەوە کردبوو لە لێدوانە کاوتبووی کە ئەو ڕەوتەی کە ئێستا تمەنی ئێرانی هەیەی ڕەوتێکی ئاسایی و خەریکە ڕێگای ئاسایی خۆی ئەڕوا ئاماژەیە بەوەی کە بەڕاستی ڕووداوە سیاسیەکان بە جۆرە کاریگەرن کە هیچ لایەنێک ناتوانێت بە شێوەیەکی درێژماوە تەنانەت مامناوەندیش لە کاتێکی مامناوەندیە کنترۆڵی بکە. ئەمە لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردووە بەتای بە دوایەوەی کە سەرۆکی بانکی ناوەندی ئێران گۆڕا بە ئامانجی کنترۆلکردنی بازاڕەکان حکوومەتی ئێران ڕۆژانە بانکی ناوەندی ئێران ڕۆژانە ئەتوانم بڵێن بە شێوەیەکی بێوێنەش دراوی خسوێتە بازاڕەوە. ئەو دراوەی کە لەلایەن بانکی ناوەندی و خاوەتە بازاڕەوە ڕۆژی وا بووە تا 300 میلیۆن دلار وە زیاتریشی تێپەڕاندووە کە ئەمە ئەگەر لە هەر وڵاتێکی ئاساییە کە لەژێر گەماروی ئابووریان نەبێ ڕووی بدایە ئەیتوانی بە ئاسانی تەنانەت بایەخی دراوی ناوخۆیی بەرز بکاتەوە کە ئەمە لە ئێران بەڕاستی لەبەر هۆکارە سیاسەکان ڕووی نەداوە. ئەتوانم بڵم لە ئێستاشتا گرنگترین بابەت کە کاریگەرە لەسەر دراوی ئێرانی لەم ڕۆژانە ئێمە بینوانە بەتایبەت ڕۆژی شەمبە کە ئاستی زۆر دابەزی تمەن و دوێنێ تا ڕادێک بەرزبوونەوەی بەخۆبینی بەهۆی ئەو هەواڵانەوەیە کە لە ئێستادا لەسەر بابەتی شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانی نێوان ئێران و ئەمریکا لە بازاڕا باسی لەیەکرێت کەمە لە ئێستادا ئەتوانم بڵێم هەواڵی ڕۆژە کە بە هەر ئاراستەیەکە ئەڕوا باشە سامان ئەم دابەزینی تمەن بەرامبەر دۆلار کە بە شێوەیەکی بەرچاو ئەم ساڵ و ساڵی پاریش دابەزیوە باشە ئەمە بە پێی زانیاریەکانی تۆ هیچ ساڵێک یان هیچ کاتێک بەم شێوە دابەزیوە گەیشتوتە نزمترین ئاسکە لە ئێستاە هەیە مەبەستم لە ڕابردوودا؟ بەڵێ ئەکام ئەمە ڕەوتێکە کە بەڕاستی چەندین ساڵە بەردەوامەوە هەر ساڵە ئەم دابەزینەی بە هۆکارە جیاوازەکان بینیوە کەروە کە ئاماژە پێدا بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ گوشارە ئابوووریەکان وان گوشارە ئابوووریانە بە شێوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر نرخی تمەنی ئێرانی داناوە. بۆ نمونەیەکی بابەتەکان ئەوەیە کە ئێمە زانین لە ئێرانە لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاوی ڕۆژانە نرخی هەڵاوسان بەرز دەبێتەوە و ئەمە دیسان کاریگەری لەسەر بایەخی دراوی ئێرانی دانێمە. بۆ نمونە ئەوەی ئێستا تۆمار ئەکرێت لە
هەڵاوسانی مانگانە بۆ نمونە مانگی ڕابردوو کە ئەکاتە ئەگەر بەپەی ڕۆژمێرە زایینەکەی باسی بکەم بۆ بینەرانمان ئەکاتە لە 11/11/2005 کە بانکی ناوەندی ڕایگەیاندووە لە چاو مانگی هاوشەوەی ساڵی ڕابردووی خۆی هەڵاوسانی لە 6 تۆمار کراوە کەمە بەڕاستی هەڵاوسانێکی دەوێنێ بەڵام ڕوتی دابەزینین خیتما ڕوتێکی درێژماوەی چەندین ساڵەیە کە ئەگەر بمەوێ بەرچاوڕوونیەکی زۆر بەسیت بە بینەرانمان بم ئەتوانم ئاماژە بۆ نمونە 20 ساڵ لەوە پێش هەر $100 ئەمریکایی 7,000 پوند بۆ لە بازاڕەکانی سامان لە سەرەتای قسەکاندا ئاماژەت بە پارێزگاری بانکی ناوەندی کرد باشە لە ماوەی ڕابردوودا پارێزگاری بانکی ناوەندی لە پۆستەکەی دوورخرایەوە پرسیارەکەم بە دیاریکراویەوەیە ئابووری ناسانی ناوخۆی ئێران پێیان وایە خراپی بەڕێوەبردن کاریگەری هەبووە لەسەر دابەزینی بەهای تمەن ئەمە جگەل لەوەی کە سەپانی سزانێ و دەوڵەتەکان بەسەر ئێران بۆ چوونی تۆ لەو بارەوە چیە ئایا خراپی بەڕێوەبردن کاریگەری هەبووە سەرباری ناکۆچی سیاسی یاخود ناکۆچەکانی نێوان واشنتۆن و تاران بە شێوەیەکی گشتی کارناسان پێیان وایەوە ئەوەی کە ئێمە ئەیبینی لە ئێرانە بە درێژایی ساڵانی ڕابردوو گەرمانەوێت بەراوردێکی بکەین ئەوەیە کە بەڵێ بەڕێوەبردن و حکوومەتە جیاوازەکان توانیانە کاریگەریان هەبێنن تەنها لە ئاستی بانکی ناوەندیە بەڵکو لە ئاستە هەڵبڵاوەکەیشیە بەتایبەت کە باس لەوە کرێت کە ئابووری ئێران گەندەڵیەکی زۆری تایە و ئەم گەندەڵیەوەی کردووە کە بەڕاستی کاریگەر بێت لەسەر جونگە جیاوازەکانی بواری ئابووریوە ئەبێ ئاماژەش بۆ بەم ئاکام بۆ نمونە یەکێک لەو گەندەڵیانەی کە لە ئابووری ئێرانە زۆر باسی لە ئەکرا ئەو یارمەتیەی بوو کە حکوومەتی ئێران ڕۆژانە بە هاوردەکارانیەدا بە نرخێکی کەمتر لە نرخی دولاری بازار بۆ نمونە ئەگەر دولار لە بازارە $100,000 مامەڵایکرا حکوومەت ئەو بابەت مەفاو نرخەی بە 28,000 پێشتر و دواتریش بە نرخە جیاوازەکانەدا بە هاوردەکاران کە شتومەکە سەرەکیەکان کە پێداویستی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیانی ئێرانی پێدابی نەکرا هاوردە بکەن کە بە نرخێکی هەرزاتر بیدەن بەدەست هاوڵاتیان بەڵام ئەمە لە کردەوە ڕووی نادانی دراویان بە نرخی هەرزاتر وەرەگرت بەڵام کاڵاکان بە نرخێکی گراترە گەور بەدەست هاوڵاتیان حکوومەت ئێران لە یەکمانی ڕابردووە چاکسازی لەم بوارە کردووە و پارەی بڕیوە ئەو پارە بە هاوردەکاران نادرێەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە هاوڵاتیان نەدرێ هەرە و یارمەتی یەک بێنتمەنی کە ماگانە بە هاوڵاتیان نەدرێ بەڵام جونگە جیاوازەکان یا لایەنە جیاوازەکانی گەندەڵی ئابووری وای کردووە کە بەڕاستی مانداوی حکوومەت تایسە نەیتوانیوە کاریگەریەکی بنەڕەتی لەسەر بازاردا بنێەوە زۆرە لە ئابووری ناسان پێیان وایە کە ئەو هەنگاوانەی حکوومەت ئەینێ ئەبێ هەنگاوی بنەڕەتی تر بێ و بە شێوەیەکی هەمەلایەنەتر بکرێ و هەموو لایەنەکانی باش گیرۆدەی گەندەڵین کنترۆل سامان با ئێمە ئەم کێشە و گرفتانە بزانین تا چەند پەیوەندی بە ناکۆچە سیاسەکانە یاخود ناکۆچەکانی نێوان واشنتۆن و تاران ئەم ناکۆچە سیاسیانە یاخود ئەم شەڕە لێدوانی نێوان بەرپرسانی نێوان واشنتۆن و تاران یاخود باز لە ئەگەری هەڵگیرسانی جەنگ ئەکرێ باز لە دانوستان ئەکرێت لەم هەفتەیە باز لەوە ئەکرێت کە چەند وڵاتێک ڕۆڵی نێوەنگیری ئەبینن لە ئێستا لە نێوان تاران و واشنتۆن قەتەرە میسرە تورکیایە کۆی ئەمانە تا چەند کاریگەریە بێت لەسەر بەهای تمەن بەرامبەر بە دۆلار چکە ئێمە بینیمان ڕۆژی شەمە تمەن بە شێوەیەک یاخود بە قۆناغێکی کەم تۆزێک بەرز بووە لە دوای لێدوانە ناڕاستەخۆکانی نێوان واشنتۆن و تاران یاخود هەوڵی نێوەنگیری ئەو سێ وڵاتەکە باسم کرد ئەمە تا چەند کاریگەریە بە شێوەیەکی گشتی ئەمە گرنگترین بابەتە لە ئێستادا بەڕاستی چونکە ئەزانین ئاستی ڕووبەڕووبوونەوەکانی نێوان ئێران و ئەمریکا لایەنی کەم لە ڕاگەیاندنەکاندا گەیشتووەتە قەیراناویترین حاڵەتی خۆی کە کۆمەڵی بژاردەی خستووەتە بەردەست کە ئەو بژاردانە هەمویان بەڕاستی ئەتوانم بڵێم بژاردەی گرنگن کە ئەمە زیاترین گرنگی هەیە چونکە بینیومانە بە درێژایی یەکمانی ڕابردوو هەر لێدوانێ هەر قسەیە هەر ئاراستەیە لەم پەیوەندیانە دروست بووە چ بە ئاراستەی شەڕ چ بە ئاراستەی دانوستان یەکسەر کاریگەری لەسەر بازار لەسەر نرخی تمەن لەسەر بۆرسە لەسەر ئەمانە هەمووی داناوە لە ئێستاشدا ئەزانین کە تقریبەن ئەوە بۆ کەمتر لە 48 کاتژمێرە ئەچین کە بابەتی دانوستان تۆزێک گەرمتر بووە و ئەمە دیسانەمە لە بازاڕایی بینن و لەم چەند ساعتی ڕابردووە بینیمانە کە نرخی تمەن لانی کەم توانیوێتی خۆی بگرێەوە لەو دابەزینە بەردەوامە ساعاتیانەی خۆی پاشەکشە بکە و
ئەمە ئێستا لە ئێستا دەتوانم بڵم گرنگترین پرسیارە بە تایبەت دوای ئەوەی کە ئێرانیەکان ڕێیان گەیان کە متمانیان بە ئەمریکانیە بە پێی ئەزمونونەکانی پێشوو بە تایبەت دوای شەڕە 12 ڕۆژەکە نێوان ئێران و ئیسرائیل کە ناوەڕاستی دانوستانەکان لە ئەمریکا هێرشی کرد بەڵام لە ئێستادا بەڵام هەردوو وڵات سامان خوازیاری جەنگین بە پێی لێدوانەکانیان. بەڵێ ئەزانین کە لە چواردەی مانگی یەکە ئەمریکا تەنانەت فڕۆکەکانیشی هەڵساندبوو وەرزشکردنە سەر ئێران بەڵام لەبەر چەند هۆکارێک پاشەکشەی کرد دەقە ئاخرەکانە و ئەمە وە چەند هۆکارێکی ترە و هەڕەشانەی کە ئێرانەکە چونکە زین ئەمریکا سەرەتا پەیامی ئەوەی نردووە ئێرانیەکان کە ئێمە ئامادەین بە شێوەیەکی سمبولیک هێرش بکەین وەڵامی ئەوەش بە یا پشتیخستن بە یا سمبولیک بێ کە ئێرانیەکان قبولیان نەکردو و ئاماژیان بۆدا بوو کە هەر تەقەکردنێک لە کەمترین ئاستا بەمانای دەستپێکردنی شەڕێکی ناوچەیی ئەوە وای کردو کە ئەمریکا لە ئێستادا واز بێنێ بەڵام لە هەمان کاتا گوشارەکانیشی بەردەوامە هێزێکی زۆری هێناوەتە ناوچەکەەوە زۆرە لە کارلاسان لانیکەم لەم قۆناغا پێیان وایەکەەوە هێزە سەربازی کە ئەمریکا هێناویەتی زیاتر بۆ بەکارهێنانیەتی لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئێرانیەکان بۆ گوشارهێنانە بەڵام لە ئێستادا ئەتوانم بڵم لانیکەم لەم لەحزەکەم بوو تۆ قسەکەین بابەتی دانوستان چ لای ئێرانیەکان چ لای ئەمریکایەکانەوە لە ڕێگەیانەکانەوە تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی شالای خەڵکی شەقامی ئێرانی زیاترین ئەگەری هەیە و ئەمەوە کات تا ڕادەیەک بازارەکان شێوەیەکی ئەرێنی چاوی لێ بکەن. بەڵێ سامان بەس بە پێی میدیا جیهانیەکان ئەگەری ئەوە هەیە لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردووە دانوستانی ناڕاستەخۆ لە نێوان واشنگتۆن و تاران بەڕێوە بچێت بە نێوەنگیری قەتەر و میسر و تورکیا لەو بارەوە کاردانەوەکان لەسەر ئاستی ناوخۆی ئێران بە تایبەتی میدیاکان چێ لەو بارەوە. ڕاستەکەی ئەوەیە کەم جارە باسی ئەوە هەیە کە ئەگەری هەیە بە پێچەوانی پێشوو کە ناڕاستەوخۆ بوو حتا باس لە دانوستانی ڕاستەوخۆش ئەکرێ لە یەکێک لە وڵاتانە بە تایبەت باس لە تورکی ئەکرێت لە کۆتایی هەفتە ئاگەری هەیە و هەروەک ئاماژەم پێدا هەم بازاری ئێران هەم لە دوێنێەوە بورسەی ئێران هەم ڕاگەیاندەکان و هەم شەقامی ئێرانیش بە چاوێکی ئەرێنیەوە سەیری ئەو بابەتەکەنەوە پێیان وایە ئەویست ئەماژە بۆ بم ئاکام ئێرانیەکانم جارە یەکێک لە بابەتەکەیان ئەوەیە نانێت دانوستان تەنها بۆ دانوستان بەیە تەنها بۆ ڕاگررتنی شەڕبیانەوەی دەستکەوتیشی هەبێکێکی گەل دەستکەوتانەوەیە کە نانیکەم نە هەمووی نەتەنانەت بەشێکی زۆری بەڵام بەشێکی بەرچاو یا کاریگەری گەمارۆکانیش لە ئێستا تەنان دەگەر بۆ ماوەیەکی کاتیش بە کۆنتترۆل کرێت کە ئەماتوانێت ڕاستی شتێکی ئەرێنی باش بە بازاردا وەڕۆ ئاماژەم پێدا خۆ دەزانی بازارەکان بەتایبەت بازاری درا و بورسە هەمیشە گڵۆپێکی ڕێنیشاندەری باشن بۆ ڕووداوە سیاسیەکان و لە ئێستا بەتایبەت لە 24 کاتژمێری ڕابردووە بازارەکانی ئێران بە چاوێکی ئەرێنیەوە سەیری ئەم بابەتەکەن ئەگەر بێت و بە چارەنووسستانەکانی پێشوو توش نەبێت. بەڵێ سامان باسی بۆرسەت کرد بابینەوە ناو ئێران کاریگەری دابەزینی بەرچاوی تمەن بەرامبەر دۆلار جگە لە هەڵاوسانی ئابووری بە شێوەیەکی گشتی کاریگەریەکانی ترچیە بەتایبەت لەسەر هاوڵاتیان کاریگەری سەرەکی ئەتوانم بڵێم ئەوەیە کە بازارەکان داخات چونکە هاوڵاتیان خۆتە ئەزانی مانگی ڕابردوو بەهۆی ئەو دابەزینە بەرداوامەی نرخی تمەن بوو کە بازارەکانی ئێران داخراوە بازاریان پێیان وا بوو کە ئەو دابەزینە بەرداوامە ڕۆژانە وای کردوکەوان نەزانن بەڕاستی چۆن ماماڵە بکەنەوە بە چ نرخێک شتومەکەکانیان بفرۆشن بە نرخێکیان فرۆش 2 ساعت دوایەوە بە نرخێکی تازە بووە بیان کرایەوە ئەمە توانم بڵێم شڵەژانێکی لە بازارا دروست کرده بوو لە هەمان کاتا کاریگەری دەرونیش هەیە لەسەر هاوڵاتیان بەڕاستی هاوڵاتیە کە تەنانەت لەوانەیە ڕاستەخۆش پەیوەندی بە دولارەوە نەبێ بەیانی هەڵەسێ لەخوا بینێ نرخی درایی وڵاتەکەی دابەزیوە تووشی شڵەژان و کێشەیەکی دەرونیە بێ کامل نای هاوڵاتیانی ئێرانی بەڕاستی لە مانگی ڕابردووە بینیمان و کاریگەری لەسەر بورسێ لەسەر هەڵاوسانە لەسەر هەروەک ئاماژەم پێدا بازارە جیاوازەکانە بەتایبەت کە ئێران ئێستا وای لاتوە ئەوێن بازار دلاریزە بووەواتان نرخی تەنان ئەو کاڵانەش کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە دولارەوە نیە بازاریەکان ڕۆژانە بە پێی نرخی دولار دیاری ئەەکەن و هەموو ئەمانە توانێت بەڕاستی کاریگەر بەوە جگە لەوەش کە هەر هاوڵاتیەکان ئەوش کە موچە بگیرە بە پێی نرخی ڕۆژانەی دولار بەراوردی ئەوەکە کە چەند موچەی وەرگردووە دابەزینی هەموو ئەم بابەتانە زانی لە ئێستادا نرخی دولار لە هەموو جیهانە بەڕاستی لەلایەن حکوومەتەکانەوە وەکو کۆنتترۆلکردنی یا دانانی نرخەکەی وەکو بابەتێکی استراتژی سیاسی چاوی لێ ئەکرێت کە ئەتوانێت هەر وڵاتی تووشی کێشە بکوەتە کلاویشی لەکەوتوێتەوە وێ حکوومەتی ئێرانی لە ئێستادا پێی باشە و پێی گرنگە کە کۆنتترۆل لەو بازارا بکوە لە هەمان کاتا خاڵێکی گرنگ ئاکامە بە ئاماژێکە بم ئەوەیە کە حکوومەت لە ئێستادا ئەگەر نەتوانێت نرخی دلاریش بە شێوەیەکی ڕاستەوخۆ کۆنتترۆل بکە ئەوەی وەکو پلان و بەرنامە ڕایگەیاندوو ئەوەیە کە ئاستی کڕی هاوڵاتیان
بتوانێت کۆنتترۆل بکات بۆ پێەیە کە یارمەتیان بدا بتوانن دانیکەم ئاستی بژێوی ڕۆژانیان دانەبەزێ بۆیە ئەو یارمەتیە ماگانەی داناوە هەرچەند لەلایەن باشە سامان بانکی ناوەندی لە ئێستا توانای کۆنتترۆلکردنی ئەم قەیرانە ئابووری و دارایی هەیە یاخود ڕێوشێنی نوێی گرتوۆتە بەر بۆ داهاتوو ئەوە خاڵێکی گرنگە پرسیارێکی گرنگە کە ئاماژەم پێدا بانکی ناوەندی لە ماوەی ڕابردووە بە تایبەت لەم 2 هەفتە ڕێژەی ئەو پارەی کە ڕۆژانەی خاتە بازاڕەوە ژمارەی پێوانەی تێپەڕانوە ڕۆژانە 250 تا 300 میلیۆن دلار ئەخاتە بازاڕەوە کە ڕقمێکی زۆر گرنگە بەڵام کاریگەری ڕووداوە سیاسەکان بە شێوەیەکە کە بەڕاستی هەنگاوی بانکی ناوەندی تا ئەم لەحزە نەیتوانیوە ئەم بابەتە کۆنتترۆلکەوە ئەمەش نیشانەدا کە لە ئێستادا نە هەنگاوی ئابوووریەکان یا ڕووداوە ئابوووریەکان یا یارمەتی ئابوووریەکان بەڵکو ئەوە هەواڵ و ڕووداوە سیاسیەکانە کە خەریکە بازار کۆنتترۆلەکە بۆیە ئەبێ چاوەڕوان بین لە بواری سیاسیشە هەنگاوی پێویست بنرێت کە توانێت بانکی ناوەندی بۆ هەنگاوانەی خۆی کاریگەری زیاتر نیشان باوە هەروە کاماژەم پێدا ئەگەر ئەو هەنگاوانەی ئێستای بانکی ناوەندی لە بارودۆخێکی ئاساییە بکرایەوە و بشارە سیاسیانە نەبووە بە دڵنیاییەوە من برز بوونەوەی زۆری بەخۆیەوە بینی بەڵام لە ئێستادا کەوتۆتە ژێر سێبەری ڕووداوە باشە سامان ئێمە باسمان لە ئەگەری دانوستانی ڕاستەخۆیان ناڕاستەخۆ لە چەند ڕۆژی داهاتوودان لە کۆتایی هەفتەدا لە نێوان تاران و واشنتۆ ناکرد باشە کاردانەوەی هاوڵاتیان کاردانەوەی شەقامی ئێران لەو بارەیەوە چییە لە ئەگەری بەڕێوە چوونی ئەم دانوستانانە چکە ئاشکرای ئەگەر ئەم دانوستانانە لە ڕۆژانی داهاتوودا لە نێوان تاران و واشنتۆن لە نێوان لێپسراوانی تاران و واشنتۆن بەڕێوە بچێت کاریگەری ئەبێت لەسەر بەرزبوونەوەی بایتمەن بەرامبەر دۆلار کاردانەوەکان لە شەقامی ئێران لەو بارەوە چییە؟ زانین کە جاری پێشوو کە هێرشی ئیسرائیل سەر ئێران ئەمریکا و ئێران لە دانوستانە بوون 5 قولیشیان بەڕێوە بردبوو کەمتر لە 2 ڕۆژی ما بوو قولی شەشەم بەڕێوە بچێ بەڵام ئەمریکا لە کاتێکدا کە دۆناڵد ترامپ باسی لە دانوستان ئەکرد هێرشی کرد لەسەر ئێران و بە یارمەتی ئیسرائیل شەڕێکی 12 ڕۆژەیان دەست پێ کرد وای کرد کە متمانەیە لە ئێرانیەکان بێ لەسەر دانوستان لەگەڵ ئەمریکا بەڵام لە ئێستادا بەهۆی ئاستی قەیرانەکان و ڕوبەڕوەی دژواری نێوان ئێران و ئەمریکا وای لێ هاتووە کە باحاڵ هەندێکیان بیانەوێ دانوستان بکەن هاوڵاتیانی ئێرانیش بەڕاستی ئاست لەو بێبتمانەیە کەنوتیان وایە بەرپرسانە بێ بە وردی بجوڵێنەوە و نابێ مەرجەکانی ئەمریکا بە شێوەیە جێبەجێ بکرێت کە ئێران بەوتەی ئەوەی کە باس لێکرێ ئەمریکان لە سەرەتا بە دانوستانی ئێران چەک بکات و دوایی بە ئاسانی هێرش بکاتە سەری و لە هەمان کاتە هاوڵاتی ئێرانیش بەڕاستی لە ئێستادا ئەوەی لای گرنگ و بۆی جێگای بایەخە ئەوەیە کە ئاستی ژیانی ڕۆژانەی و ئابووری ژیانی باشتر بێەوە هەنگاوکار بەرەوە ئاراستە بڕۆن و بەدڵنیاییەوە هیچ شتێک لە ئێستادا وەکو هێوربوونەوەی بارودۆخەکەەوە لە هەمان کاتا گەیشتن بە ڕێککەوتنێکی تەنانەت کاتیش لەگەڵ ئەمریکا ناتوانانی یارمەتی بۆ بابەتە بگەێنێ بەتایبەت کە لە ئێستادا زیاتر لە هەمیشە باسی شەڕ گەرمە بەڵام هەروە کاماژەم پێدا ئەو خاڵش باس ئەکرێت کە ئەم دانوستانانە بێ بە ئاراستەیە کابێکە ئەم بەرژەوەندەکانی خەڵکی ئێران و ئابووری ئێران لە بەرچاو بگرێ هەم بە شێوەیە نەبێت کە ئەمریکا بتوانێت سەرەتا بە دانوستان و دوایی بە شەڕ بگا بۆ ئامانجانەی کە لە ماوەی بەتایبەت یەکمانی ڕابردووە بە شێوەی هەڕەشە باسی لێ کردووە بۆیە هەموو لایە زۆر بە وردی ئەجوڵێنەوە و تەنان بە پرسان ئێرانی سەرەتا کە ئەمریکا 4 مەرجی ڕاگەیاندوو بۆ دانوستان زۆر بە وردی 3 مەرج لە مەرجەکانیان ڕەت کردەوە و بابەتی ئەتۆمیشیان بە شێوەیەکی مەرجدار لای خۆیان قبول کردوە وتەکانی دۆناڵد ترامپیش ئەگەر چاو لێ بکەین زیاتر ئەویش لە ئێستا بەتایبەت لە چەند ڕۆژی ڕابردووە تەرکیزی خستووەتە سەر بابەتە ئەتۆمیەکە کە دیارە ئەتوانێت خاڵی هاوبەشی نێوان هەردوو لا بێ و تەنانەت ئاماسی عراقچیش دوێنە ڕایگەیاندووی لەسەر ئەتۆمی زۆر بە ئاسانیت وایە بگەینە ڕێککەوتن چونکە ئەمریکا ئەڵێ بە شێوەیە بێ کە ئێران چەکی ئەتۆمی نەبێ ئێرانیش ئەڵێ ئێمە بە هیچ شێوەیە بەدوای چەکی ئەتۆمیەوەنی تەنامانەوێ پێداویستیە ئاشتیخوازەکانی خۆمان لە بواری ئەتۆمیا ناوخۆی ئێران جێبەجێ بکەین کە بابەتی کشت و کاڵی پزیشکی ئەو شتیان ناگرێتەوە بۆیە ئەگەرەکە لە ئێستادا ئەگەرێکی بەهێزە و ئەمە وای کردووە کە بەڕاستی لەتوێنەوە بەتایبەت بازارەکان حاڵەتێکی هێورتریان هەبێت. باشە سامان ئێمە باسمان لە ڕۆڵ و کاریگەری بانکی ناوەندی کرد کاریگەری ڕووداوە سیاسەکان لەسەر دابەزینی بەهایتمەن یاخود بەرزبوونەوەی لە داهاتوودا باشە باسمان لە کاریگەری سزانێ و دەوڵەتیەکان کرد هەموو ئەم ئەگەرانە یاخود هەمووی ئەمانە کە کاریگەریانە لەسەر دابەزینی بەهایتمەن باشە پەرلەمان ڕێوشێنی پەرلەمان چیە لە ئێستا ڕێوشێنی حکوومەتی ئێران چییە بۆ ئەوەی کۆنتترۆلی ڕەوشەکە بکات
گیراوەتە بەر هەروە کە ئاماژەم پێدا یەکێکی ئەوەیە کە ئەو جونگانەی کە بە جونگەی قەیران و گەندەڵی ئەناسرێن هەروە کە ئاماژەم پێدا بۆ نمونە ئەو پارەیە کە بە هاوردەکاران ئەکرا حکوومەت هەیە چاکسازی لەوانە بکات کە پەرلەمانیش پشتیوانی کردووە بۆ نمونە ڕاستکردنەوەی نرخی وزە بە تایبەت بەنزین کە هەنگاوێک ئەو گیرا بەڵام لە ئێستادا لەبەر ئاستی هەڵاوسان و ئەگەری ناڕازایەتی هاوڵاتیان بۆ قۆناغی جوامی ئەو بابەت دیاری نیە بەڕاستی حکوومەت ئەوێ چیکە لەوانەیە لەم قۆناغا لەبەرەوە هۆکارانەی کە باسم کرد جێبەجێ نەکرێ و لە هەمان کاتدا حکوومەت ئەوێ یارمەتی هاوڵاتیان با کە باسیشم کرد کە ئاستی کڕینیان کڕینی ماندانیاندا نەبەزێ ئەمە و هەنگاوانەیە کە گیراوەتە بەر بەڵام هەروە کاماژەم پێدا شاکلیلی چارەسەرکردنی ئەم کێشانە ئەوەیە کە بابەتە سیاسیەکە لە قۆناغی یەکەمە هێوە بکرێتەوە ئەو ئاستی قەیرانی نێوان ئێران و ئەمریکا لە بابەتی لە قۆناغی دووەمە بتوان بگەن بە جۆریان لە ڕێککەوتن کە لە ئێستادا ئەوە پرسیارە گرنگەکەی شەقامی ئێرانیە کە ئەگەری ئەم ڕێککەوتنە بەڕاستی چەنە لە ئاستی جیهانیش بەڕاستی پرسیارێکی گرنگە کە ئەمریکا و ئێران ئەیانەیە بە کام ئاڕاستا بڕۆن و تا باشە سامان بەڕاستی باشە بادام باسی ڕەوشی سیاسیت کرد کەواتە ئەگەری دانوستان وەک باستم کرد لە داهاتوودا لە ڕۆژانی داهاتوودا یاخود لە کۆتای هەفتەیە پێشبینی ئابووری ناسان چیە پێشبینی بانکی ناوەندی چی ئەبێ ئایا تمەن ئەگەر تۆزێکی بەبەرزە بێتەوە لە بەرامبەر دۆلار چکە باسی ئەوەمان کرد کە ڕۆژی شەمە چۆن بوو دوێنێت چۆن بوو بەهای تمەن بەرامبەر دۆلار ڕۆژانی داهاتوو کاریگەریە بێت ئەم ئەگەری دانوستانی نێوان تاران واشنگتۆن ئەگەری دانوستانەکان بگاتە هەواڵێکی یەکلاکەرەوە بۆ نمونە بە شێوەی هەواڵی فەرمی ڕابگرێت بکە فڵان ڕۆژ و فڵان سەعات بڕیارە لەو ئاستا کۆبنەوە دیسان کاریگەریەکی کاتی ڕۆژانە دانێ بەڵام ئەم کاریگەریانە لەو ئاستایە کە لە ئاست 3,000 فنا لەو 150,000 فنەی کەسە نرخی هەر دولارێکەیەتی کاریگەریەکی ئاوا دابنێ بەڵام ئەگەر چاوەڕوانی ئەوە بین کە بەڕاستی کاریگەریەکە کاریگەریەکی جێگیر بێ و گۆڕانکاریەکان نەبێت گۆڕانکاریەکی ساعاتی و ڕۆژانە ئەبێ چاوەڕوانی ئەوە بین کە و دانوستانانە بە ئاراستەیە کا بڕواکە ڕێککەوتنێکی لێ بکە حساب ڕێککەوتنە ڕێککەوتنێکی کاتی بێ ڕێککەوتنێکی سنووردار بێ ڕێککەوتنێک بە هەر شێوەیە بێ بەڵام ئەزانین لە ئێستادا ئاستی قەیرانەکان بە شێوەیە کە بە تایبەت بەهۆی ئەو هێزە زۆرەوە کابکایە ناوێتە ناوچەکەەوە ئاستی هەڕەشەکانی هەردوولا بۆ یەکتر کە هەواڵێک کەتوانێت هەواڵی کاریگەر بێ لە ئاست سەعات و ڕۆژە بەڵام ئەگەر چاوەڕوانی بەڕاستی کاریگەریەکی بەردەوام و بنەڕەتیبی لە ئابووری ئێرانە نەتەنها تەنانەت ڕێککەوتنی سەرەتاییش ناتوانێت ئەو کاریگەریە بنەڕەتیە بێ مەگەر ئەوەی کە دەرگاکان بکرێتەوە و ئێران بتوانێت بەشێک لەو گەماروانە لەسەری هەڵبگیرێەوە بتوانێت مامەڵە بکە لەگەڵ وڵاتانی ناوچەکە وڵاتە جیهانیەکانە بەڵام هەرکان لەو قۆناغانە توانێت بە شێوەی خۆی کاریگەر بێ بە تایبەت کە لە چەمانی ڕابردووان نرخی تمەن بە شێوەیەکی نائاسایی بەڕاستی دابەزیەوە نائاسایی بوونە بە بازاڕی شەوە دیارە بەڵام ئەستی گوشارەکانی ئەمریکا بە شێوەیە بووە کە توانیوێتی ئەم کاریگەریە لەو ئاستادا بێت. بەڵێ باشە سامان سەرباری جوڵە پێکردنی گەورەترین کەشتی جەنگی هێزی دەریایی ئەمریکا بۆ ناوچەکەوەی کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بینیمان سەرباری ئەوە بەڵام دوێنێ لە نوێترین لێدوانیدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئەڵێت ئێمە ئامادەین بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ئێران کاردانەوەی ئەم لێدوانی ترامپ لەسەر ئاستی ئێران چۆنە یاخود بۆ چوونت لەو بارەوە ژەم پێدا هەم بە پرسانی ئێرانی هەم ڕاگەیاندنەکان وەم شەقامی ئێرانیش هەم تەنانەت بازاڕیش باسمان کرد بە سیگناڵ و مسجێکی ئەرێنی سەیریان کرد بەڵام لە هەمان کاتا کە بتمانەیەکیش هەیە بەڕاستی بە دۆناڵد ترامپ بەڵام دوو هەواڵوای کرد کە قسانەی دۆناڵد ترامپ بە ئەرێنی وەرگرەیەکێک توێژەکە یا قسەکانی عەباس عراقچی بوو چ ئەوەی کە لە تورکیا کردی چ ئەوەی کە دواتر لەگەڵ ئاژانسی CNN کردی ئەمە وای کرد کە قسەکانی دۆناڵد ترامپ بە جدی وەربگیرێت لە هەمان کاتدا شەو عەلی لاریجانی سەرۆکی یا سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێران کە لە ئێستادا یەکێک لە بەرپرسانی دانوستان و ڕێککەوتنە تویتێکی کرد و باسی لەوە کرد کە بە پێچەوانەی ئەو شتێکە لە ڕاگەیاندنەکانە باس ئەکرێ خەریکی دانانی بنەمایەکی بۆ ڕێککەوتن و هەموومانەوەی کرد کە لە ئێستادا ناوپشتیوانی وڵاتانی ناوچەکەشەوە بتوانەیە کە بە هەردوو لایەنداوە شەقامیش بە چاوێکی ئەرێنیەوە سەیری ئەم هەواڵە بکەن و چاوەڕوانی ئەوە بن کە هەردوو لا هەنگاوی
یەکێتی بۆ بابەتە بنێن. بەڵێ هاوکارم سامان لە شاری تاران سپاس بۆ تۆ سەرکەوتوو یەکەمیشە بەڵێ بەردەوامی نەچمە لای